رمضانێکی خێر و خێرات هێوان بدات و مەهێبیش خودێک داوسی مەلەک هەیە دەرێوێ ئێکات ئینشاءالله جابەری شنگالێ بێ گەفتێن خودێ ئەم وەکە زمانێ بۆ ئەمت بێژم خودێ دەرێ شەڕا بگرێ خێرا بکە خودێ هەقی باشی جار ببە وەک تجارە زارۆک و بێ فەرمانە 2014 تایبەت تەوینن ئەمت بێژن ملەتێ خۆ دەستێ خۆ بگنە دەستێ یەکدا ئیرۆ نەڕۆژ ڕۆژە ئازرام ئیجتماعیە بگەڕێ البەرژەوەندیە خۆ بگەڕێ ئیرۆ ئەم ملەت هەمێ ئەم بەرێ خۆ بچاڤنیت هێستر ئەبدلەکی بکل برینداریەکێ ئەم بەرێ خۆ دنەڤان کۆمکوژیا هەکە هەر ساڵ وەک vê rojê rojavara em têne ser gor komkujiyê dixwêt 2014 sê meha heşt em her sal weka miletê êzidî bîr tînin û em weka miletê êzidî em dibînin vê rojê me kiriye distûr da em her sal vê rojê em bîr bînin heta dawiya emrê xwe û dawiya emrê zarokê xwe jî em wek destûrekî çê bikin ta ev ببێ تاریخەکێشما ملەتێ ئێزدی را ببێ بەلگەهەکی ئەم کاربن ڕۆژەکێ هەلچاوێ دژمن بدن و ئەف کۆمکوژیە بسەرێ مەدە هاتین ما باش خو ناس کرد مە دۆست و دژمنێ خۆ ژێک ڤەقەتاندن ئەمت بێژنە ملەتێ خۆ بلا ڤەگەڕن سەر ئاخا خۆ خول ئاخا خۆ بگنە خۆیی بلا دەستێ خول دەستێ یەک و دۆ بکەن ها ئیرۆ بلا مژێ دەرێ دەست پێ بکەن ئەمەدگین تفاق و تەبایی ها ئیرۆم نزانن نەها هەکە برای میلڤر دەبێ و هەکە برای ئێدی تێ دەبێ ئەو بێ فەرق و جداییم هەملڤێ کۆمکوژێدا ئەم بن ئەردگرن ئەم بێ ڕەحەم ملەتەکی بەلەنگاس ی تعدەل ملەتەکی نەکری تەلبە حەقێ خو نەکری تەلبە ملک و ماڵەیەکی نەکری تەلبە دەولەتێ لەکی نەکری هەکە